زانجو زۆرترین سەرمایی بەدەست بێتەوە و لایەنێکی ترمانەیە بە کە ئەمش independent or discount rate ئەمانەشیان بە شێوازێکی گشتی پشت بە چێ بەستێ پشت بۆ بەستێ لەوەی ڕۆژێ لە ڕۆژان داشکاندنێ بکرێت لە بازاڕەکان یاخود بە شێوازێکی گشتی لەوەیە گۆڕانکاری لە ڕێژی نرخەکانە دروست بێ. لایەنێکی ترمانەیە بەڕێزان وەکو پێشبینی کە ئەوە یەکەمی وتمان net present value کە NPV بوو، یەکی ترمانە internal rate of return IRR پێوترێت کە ئەمە وشەیەکە دڵنیام لەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان ئێوە ڕوبەڕووی ئەم خاڵە ئەبنەوە و ڕۆژێک لە ڕۆژان ئەمەتان بەرچاوکە. It is the after tax return equivalent to putting an investment in an interest bearing account. بە شێوازێکی گشتی مەسەڵەن بەڕێزان لایەنێکی ترمانەیە کاتێک کە کۆمپانیایەکی سەرمایەدار یاخود کۆمپانیایەک دێت لە هەرێمی کوردستان ئیستیسمارەکات ئەبێ ئەو بارودۆخە بە شێوازێکی گشتی لێک باتەوە بۆ ئەوەی کە چی بێت بۆ ئەوەی کە مەسەڵەن هەڵسەنگانی بۆ بکرێت ئایا تا چەند قازانجەکە ئایا تا چەند زیانەکات ئەم کۆمپانیا بۆیە ئەمە بێتە مەبادەیەک ئەمە بێتە خاڵێکی ئەساسی کاتێک کە کۆمپانیایەک دێت لە هەرێمی کوردستان ئیستیسمارەکە. لە پاش چی the after tax return لە دوای ئەو سیستەمە باجی یاخود لە دوای ئەو زەریبەیە کە لە وڵاتەکە بوونیە بەڕێزان ئەم وڵاتە تازە پێگەشتوانە بە شێوازێکی گشتی ئەگەر تەماشا بکەن و ئەگەر دیقەت بدەن بە شێوازێکی سەرەکی مەسەلەن سیستەمی باجتیانە کەمە بۆیە کۆمپانیا فرەڕەگەزەکان یا کۆمپانیا نێودەوڵەتیەکان زیاتر ڕوونلیەکەن و زیاتر ئەیانەوێ و مەبەستیانە ئیستیسماری لێ بکەن. بۆیە بە شێوازێکی گشتی هەرچی کۆمپانیا گەورەکان لە دنیای هەیە بیر لەم سیستەمی باجاکەنەوە. بۆیە IRR کە internal rate of return چیەکە باز لە ئەو گۆڕانکاری و ئەو ڕێژەی قازانج و ئەو ڕێژەی پارێ و ئەو هەموو سیاسەتی نەختینەیە لە وڵاتیان لێک ئەێنەوە بۆ ئەوەی کە بزانن ئیستیسمارات چۆنە، بۆ ئەوەی کە بزانن مەسەڵەن قازانجەکانیان چۆنە بە شێوازێکی گشتی. بۆیە یەکەم خاڵیان کە کۆمپانیایەکی فرەڕەگەز دێتە هەرێمی کوردستانەوە لێکی ئااتەوە بیر لە چێکاتەوە بیر لە سیستەمی باجەکاتەوە. بۆ خۆشی هەر ئەمە یەکێکە بۆ لەو فاکتەرە گرنگانەی کە ئەبێتە بنەمایەک بۆ ڕاکێشانی کۆمپانیای بیانی. بەڕێزان کاتێکە مەسەڵەن کۆمپانیا گەورە بیانێ نێودەوڵەتیەکان بیر لە ئیستیسمارەکەنەوە ئەیانەوە بڕۆن لە دەوڵەتێک ئیستیسمار بکەن سەرەتا سێری سیستەمە ئابوووریەکەیەکەن بۆ ئەوەی کە بزانن ئایا ڕێژەی باش چۆنە، ئایا سیستەمی زەڕیبی لە وڵاتەیە بە شێوازێکی گشتی چۆنە و بزانن چەندێک قازانجیان دەسەکەوێت. ئەو کاتە ئەتوانن بیر لەوەکەن بۆ لە کاتێکە تۆ ئەتەوێت بزنسێکی بچوو بکەی سەرەتا بیر لەواکەیتەوە ئایا حکومەت چەندێک پارە لێوەرەگری، ئایا ئەو ڕسم و باجانە یاخود ئایا ئەو ئیجازە و مۆڵەتەی کە بە تۆ ئەیات چەندێکە بۆ ئەوەی کە تۆ بتوانیت پرۆژەکەت دابنی مەشروعەکەت دابنی. وەلایەنێکی ترمانە tenders for high initial earnings project over long lived project بە شێوازێکی گشتی لایەنێکی ترمانەیە کەوا دەکات پرۆژەی داهاتی سەرتایی زۆر پەسەمکان لەسەر چی لەسەر پرۆژە درێژخایەنەکان. بۆ منە بەڕێزان مەبەستمان لەوە چییە؟ یعنی هەمیشە سەرمایەدار یاخود هەمیشە ئەو کۆمپانیانەی کە دێن ئیستیسمار لە ناوچەیەکاکەن بیر لە چیەکەنەوە بیر لەواکەنەوە ئایا ئەم مەشروعیان لە ماوەی کورخایانە چەندیان دەسەکەوێت و ئەم مەشروعیان لە ماوەی درێژخایانە چەندی دەسەکەوێت. بەڕێزان بۆ نەبیانی تۆ ئەچیت لە کۆمپانیایەکی سێکتەری موزیا یاخود لە مەجاڵی سێکتەری موزیا ئیستیسمارەکەی تۆ ئەبێ بزانیت بە شێوازێکی گشتی تۆ ئەبێ بزانیت مەسەڵەن ئەبێ بزانی کام پرۆژەیان و کام مەشروعیان قازانجی باشترە و کام مەشروعیان مەسەڵەن ئایا ئەگەر بێت و لە ماوەی درێژخایانە پرۆژەیەک ئەنجام بی یاخود لە ماوەی کورتخایانە پرۆژێکتێک ئەنجام بی پرۆژەیەک ئەنجام دی ئەبێ بزانی کامیان قازانجترە. بۆیە بە شێوازە گشتەکەی بەڕێزان هەمیشە سەرمایەدارەکان بیر لەوایەکەنەوە قازانجی خێرایان دەستکەوێت و هەمیشە سەرمایەدارەکان بیر لەوایەکەنەوە قازانجەکانیان پارەیە کاتێکە سەرفەکەن بە شێوازی سەرەکی پارەکان بۆ بگەڕێتەوە قازانجەکەشیان بۆ بگەڕێتەوە. بەڕێزان بۆ نمونە بامان بنمونێ ڕوون بکەینەوە لە مەسەڵەن نمونەی چیەوە نمونەی سێکتەری نیشتەجێبوونی نوێ لەگەڵ سێکتەری کشت و کاڵە. هەرچی سەرمایەدارەکانی کوردستانە تەماشاکەی ئەڕۆن لە چیە ئیستیسمارەکەن ڕاستەوخۆ ئەڕۆن لە
هەرێمی کوردستانە ئەڕۆن لە مەجای نیشتەجێبوون و بیناسازیا کارەکەن بۆ لەبەرەوەی قازانجەکەی خێرایە بۆ لەبەرەوەی کە ڕاستەوخۆ مەسەڵەن خەڵک لە هەرێمی کوردستانە پێویستی بە شوقەیە پێویستی بە خانووە ڕاستەوخۆ ئەفرۆشتێ بەڵام ناڕوا لە سێکتەری کوشت و کاڵا ئیش بکات ناڕوا لە سێکتەری پیشەسازیە ئیش بکات بۆ لەبەرەوەی ئەم سێکتەرانەی تر بە شێوازێکی گشتی پارەکانیان لە ماوەیەکی درێژخایانە بۆ ئەگەڕێتەوە بۆ نمونە کاتێکیشکە سەرمایەدارێکی بیانی کە دێت لە وڵاتێکی تازە پێگەشتووە یاخود تازەگەشە کردووە ئەوەی ئیسیسماراتکە چی ئەخاتە بەرچاوی خۆی ئەو بارودۆخە ئەخاتە بەرچاوی خۆی ئایا لە کام فێڵدا بۆ ماوەی درێژخایان ئیش بکات یاخود لە ماوەی کورتخایانە ئیش بکات بۆ ئەوەی کە قازانجێکی زۆری بەدەست بێ بەرەزان سوودی ئەم سڵایدە لەوەیە کە تۆ ئەتوانی فێری ئەوە کات کە ئایا مەسەن سیاست و سیستەمی ئابووری یاخود سیستەمی قازانجکردن لە کۆمپانیا نێودەوڵەتیەکانە بە شێوازێکی گشتی چۆنە و کۆمپانیەکان بە شێوازێکی سەرەکی بیر لە چی ئەکەنەوە بێگومان هەموو کۆمپانیایەک ئامانجی چییە ئامانجی قازانجکردنە یعنی بەتەنیا و بەتەنیا کۆمپانیەکان بیر لە قازانجەکەنەوە بۆیە سەرمایەکانیان ئەخەنە پرۆژەیەکەوە قازانجی لێوە بەدەست بێ بۆیە ناچنە ناو پرۆژەیەکەوە کە زەرری تیا بکەن لە ڕاستیە حتا ئەمە یعنی هەموو کەسێک هەموو شخصیاتێک بیر لە ماکاتەوە ئەوانەی کە خاوەنی سەرمایان ئەوانەی کە خاوەنی پارن ئەیانە قازانجکەن بۆیە بە شێوازێکی سەرەکی بیر لەو خاڵاکەنەوە ئەیانەوە لە مەجای کورتخایانە ئیشکەن بۆیە قازانجان سەریع و خێرا بێ شتێکی ترمانەکان produce multiple values and ambiguous شتێکی ترمانە بەڕێزان کە ئەمیش دەتوانێت چی بکات دەتوانێت باهی هەمە جۆر بەرهەم بێنێت و ئەو پرۆژانەی کە مەبەسمان قازانجێکی نادیار یعنی ئاشکرانیە مەسەلەن ئەیانەوە بە جۆرێک لە جۆرەکان قازانجەکانیان بڵاو نەبێتەوە یاخود ئەها بە شێوازێک لە شێوازەکان نادیاری لە هەموو دام و دەستگا و لە هەموو کۆمپانیا و لە هەموو ئینڤێستمنتێکە هەیە لە دنیاە بۆیە سەرمایەدارەکانیان یاخود سەرمایەدار یاخود ئەم کۆمپانیانە کاتێککە ڕوو لە هەر وڵاتێکەکەن بە تایبەتی لە مەجای نەوت و گازە بە تایبەتی لە مەجای سێکتەری وزەیە نایانەوێت تەنیا و تەنیا بەستەنیا قازانج لایەنێکۆ قازانجیان دەستکەوێت ئەیانوێت لە چەندین لایەنی جیاوازەوە قازانجیان دەستکەوێت بەڕێزان بڵم نا ئەمە بە نمونەیەک باسەکەین هەرێمی کوردستان ێستا داهاتەکانی بریتیە لە چی بریتیە لە یەک سەرچاوەکە ئەوش لە فرۆشتنی نەوتۆ داهاتی دەسەکەوێت مەسەڵەن کۆمپانیامانەیە لە هەرێمی کوردستانە کۆمپانیای نەوت و گازە مەسەڵەن قەیوانێکێکە لەو کۆمپانیای کە ئەتوانێت بڵێن قەیوان کۆمپانیایەکی تا ڕادێک بۆ بە سنوورەکانی هەرێمی کوردستانیشی پێپڕاند و کۆمپانیای کار لە هەولێر بەهاماشەوە بۆیە بە شێوازێکی سەرەکی ئەم کۆمپانیانە ئەگەر تەماشا بکەی هەمیشە بیر لە هەمە جۆری قازانجەکەنەوە بیر لە هەمە جۆری بەهاکانەکەنەوە بیر لە هەمە جۆری بەرهەمی جیاوازەکەنەوە لە پێناو چیە لە پێناو ئەوەی کە سەرچاوی داهاتەکانیان هەمە جۆر بێت سەرچاوی داهاتەکانیان بە شێوازێکی گشتی ڕوون بێ لایەنێکی ترمانێک could be difficult to calculate trial and error لەبەر چیە ئەمانەواکەن لەبەر ئەوەیە کە تەماشاکەی زۆر جار هەڵسەنگاندن و کالکولیشن و مەسەڵەن ڕێخستن یاخود بە شێوازێکی گشتی بارودۆخە ئابوووریەکان یاخود ئەمانە تەماشاکی قورسی هەیە تنگانەی هەیە زۆر جار تووشی هەڵا بێت زۆر جار تووشی ئێرە بێت بۆیە بە شێوازە گشتەکەی بین لە هەمەجۆری بەرهەمەکانەکەنەوە و نایانێت لە یەک لایەکەوە قازانجیان دەست بکەوێت لایەنێکی ترمانێ بەڕێزان کە ئەمیش پێوترێت چی پێوترێت discount profit to investment rate کە ئەمش بە DPIR ناسراوە کە دڵنیان ڕۆژێک لە ڕۆژان کە ئەم سڵایدەشتان بەرچاوەکەوێت کە ئەتوانن ئێوە سوودی لێوەرگرن کە ئەمش بریتە لە چی defined at the net cash flow of the project per dollar of capital investment بەڕێزان ئەم سڵایدیان مەبەسمان لێ چییە ئەمە مەبەسمان لەوەیە تەماشاکەی بە شێوازێکی گشتی ئەمڕۆ قیاس بۆ هەموو دراوە جیاوازەکان قیاس بۆ پارە لەسەر ئاستی بازاری نێودەوڵەتیە بریتە لە چی بریتە لە دۆلار بۆیە کۆمپانیاکان بۆیە پێشبینیەکی ئابووریانت هەبێت بۆ هەموو بۆ بارودۆخەکان بریتە لە چی بریتە لەوەی کە تۆ بزانانی ڕێژەی ئینڤێستمنتت چەنە و پاشان بزانی ئەو قازانجەت چۆنیە بۆ ئەوەی کە لە مەترسی کەمبوونەوەی قازانجەکان بەدووربی بۆ بە شێوازێکی گشتی مثلا ئەمە پێناساکرێ بەچی defined at the net cash flow of the project per dollar of capital investment بۆیە هەمیشە سەرمایەدارەکان بیر لە چێکەنەوە بیر لە per dollar بیر لە هەر دۆلارێکەکەنەوە کە چی ئەکەن of capital investment بیر لەو دۆلاراکەنەوە کە وەک سەرمایە بەکارێنن لەوە بەرهێنانە بیر لەو دۆلاراکەنەوە
کە خەرجیەکەن بۆ ئەوەی کە پارەیان بۆ بکەنێتەوە. پاشان UCITS QUIC First Look Investment Criteria بۆ پاشان لایەنێکی ترمانەیە کە ئەوش بریتیە لە چی؟ بریتیە لەوەی کە ئەم پارە یاخود ئەو دۆلاری کە سەرفیەکەن بە شێوازێکی خێرا بۆیان بکەرێتەوە دەستیان، و پاشان بۆ ئەوەی کە لە یەکەم ئیشکردنا بۆ ئەوەی کە لە یەکەم ئەزمموی کارە سەرکەوتوو بن و قازانج یاخود بۆ بەرهێنانێکی باشیان هەبێ. Excellent for Ranking Project کە ئەمەشیان ئەبێتە هۆی ئەوەی کە ڕانکی پرۆجێکتەکە بە شێوازێکی سەرەکی باش بێتەوە و بە شێوازێک لە شێوازەکان قازانجەکان بەرزەو بێت. هەموو ئەمانە بەرەزان کە ئەبینن مەسەڵەن ئەمانە کە ئەچنە چوارچێوەی چیەوە کە ئەچنە چوارچێوەی دیسکاونت ئۆف پرۆفیت کە کۆتا خەڵکەمە بەسمە باسی کەم Measure Investment Efficiency کە ئەمەش ئەبێتە هۆی پیاوانەکردن بۆ لێهاتووی یاخود بۆ گرنتی بۆ دڵنیایی و بەرهێنانەکان کە ئەمە ڕاستەوخۆ پەیوەندی بە چیەوە پەیوەندی بە دیسکاونت پرۆفیتەوە هەیە. بەرەزان چەند سڵایدێکی ترمان ماوە کە ئەمیش خۆی لە چیا بینێتەوە، خۆی لە ئەنەلایسا بینێتەوە، خۆی لە ئەو لێشایی سەرمایە بینێتەوە کە تۆ سەرفیەکەی باشە لەبەر ئەوەی کە ئێوەش کاتەکەتان وایە لێرەوە تەرکی ئەەکەین لەم سڵایدەوە ئەکرێت بڵێن داخڵ نییە لە کاشفۆڵەوە داخڵ نییە کە هەرچەنێ مەوزوعێکی گرنگە لە ڕاستیە، بەڵامی تر بەهۆی ئەم بارودۆخەوە وازی لێنین هەتاکو شوێنێکمان دیاری کردووە تا ئێرە بەڕێزان تا ئەم وێنەیە داخڵ نییە، واتە جارێکتر پێتانەڵێم بۆی کە ڕوون بێ لە لای بەڕێستان ئەوەی کە داخڵ نیە لە کاش فۆڵۆ ئەنەلایسەوە ئەمە لەمەوە داخڵ نییە هەتاکو ئەم ڕسمە هەتاکو ئەم خشتەیە داخڵ نییە بۆ ئەوەی کە ئێوە هەم کۆنتترۆلی کاتەکەتان بکەن و هەم کۆنتترۆلی ئەو کویزە بکەن کە تێدا کویزێکە کرێت بۆ ڕۆژی دووشەممە. بۆیە بە شێوازێکی